باشە دکتۆر زۆر جاریش جەمالێ دەبیت نەخۆشەکان ئەو گلەیە دەکەن دەرێن دکتۆرەکان نەخۆشی زۆر بەڕێ دەکەن و کاتی تەواو بە نەخۆشەکان نادەن. تەواو هەتا ئەتە ئەو نەخۆشەی بناسی نابێت دووسێ قسەی لەگە بکەی بێگومان نەخۆشەکەم هەبوو هەرگوتی گرێکی هەبوو دەیگوت ئەمەلیات لەوانەیە ئێستاگەر ببینێ و بەرنامەی بینێ خۆی بناستەوە هەموو ڕۆژێ پیاوەکی خۆی ئیزعاز دەکرد بابە ئەو پیاوەی هەموو ڕۆژێ لۆ دەینێ ئێرە وەزفەی خۆی بەجێهێشتی هەموو ڕۆژێ ئەتوی دەینی لۆکنە من پێم گوتی عیلاجی تو ئەو هەیە پێویستت بە نەشتەرگەری نییە هەستا هاتووە کنان پاش هەفتەچی گوتی دکتۆرە ئەوەتانی ئەمە چوونەکەن سێ دکتۆران هەر سێ گوتیان نەشتەرگەری گوتم شوێکن کام دکتۆر گوتی چوومە کن دکتۆرەک گوتم چی لۆ کردی گوتی هەر لە دەرکەی گوتی بڕۆ سۆنەرێکی بکە سۆنەرەکەم کرد گوتی هەر تەماشای سۆنەرەکەی کرد وەرەقەچی دامێ بڕۆ فلانە ڕۆژ بڕۆ فلانە نەخۆشخانەی حازر بە عملیاتت دەکەم گوتم یانی فەحسەچی نەکردی بەدەستی بە ئامێر بەشتە گوتی نا ئەوجا ئەو دکتۆرە ئەتۆ حەز دەکەی جاریش کە بچیەوە لای باشە دکتۆرە شتێکیکە هەیە ئەمن بەخۆم دیتیتم یانی پێش ئەوەی ئەتو بچێکن دکتۆرەکە هەندێک فەحسی نووسیار ئەوها دایانەیە سکرتێرەکە دەداتە نەخۆشەکەی دەرێ پێشەوە بچێکن دکتۆرەکەی و فەحسانت دەبی لە کەم بیتن ئەو شتە ڕاستە زۆر غەڵەتە بە تایبەت لەو ڕۆژانە یعنی کە خەڵکی باری ئابوووریان و باری سایکۆلۆژیان زۆر خراپە دەتانم ئێستا لە بۆ ئەوانەی کە سوڕی مانگانیان تەواو نییە دەتوانم ئێستا 20 فەحسی بنووسم دەستوانم دووی بنووسم ئێستا من چەندی دەکەم دۆکەی دەنووسم جاری واش ئەو دووەش نانووسم هەر بە نیشانەکان ڕاستی دکتۆر بە پێ ئەزمموی خۆی و قسەکردن لەگەڵ نەخۆشەکەی دەبی ئەوەی بزانیتن کە ئەتۆ زانیاریی باشت پێ بوو شارەزاییەکی زۆرت پیا کرد ساڵ بە ساڵ دەگۆڕێ زیاتر ئەتوو دەبینی زیاتر فێر دەبی پێویست ناکە باری خەڵکی قورسکەی نەکرد ئەوە یعنی نەخۆشم دیتە پێویستی بە سۆنەر نییە باوەڕەکەی نەخۆش هەیە پازە سۆنەری دەکا ئەوجی دێتەوە کە من سەردانێکی دەکا هاتیتە لای من زگەکە هێشتا کە 3 مانگە یەک دەفتەری پێیە ئەو دەفتەر هەمووی سۆنەرە هەموو هەفتە کردیتی